شەوی ڕابردوو لە یاری نێوان یانی نەورۆز و یانی زاخۆ گژی ئاڵۆزی لە نێوان هاندەرانی هەردوولادا دروست بوو کە ئەوە ژوای کرد ژمارەیەک لە هاندەرانی هەردوو لاو لە هێزە ئەمنیەکان بریندار ببن و زیانێکی زۆر بەر یاریگای نێودەوڵەتی نەورۆز بکەوێت کە هەر شەوی ڕابردوو وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان بڵاوی کردو کە لیژنەیەک تایبەت بە لێکۆڵینەوە لەم بابەتە پێک دەهێنێت و تایبەت بەو ڕووداوی کە ڕووی داوە ئەمەی دەیبینن ئاسەواری ئەو کورسیانن کە شەوی ڕابردوو شکێنراوە لە ناو یاریگای نەورۆز لە ڕوبەڕووبوونەوەی هاندەرانی هەردوویانەکەدا بە پێی ڕاگەندراوێکی بەڕێبەرەتی گشتی تەندروستی سلێمانی کە لە ڕووداوەکەدا 62 کەس بریندار بووە 25 کەسیان لێرە چارەسەری سەرەتاییان بۆ کراوە پێویستیان بە نەخۆشخانە نەبووە 27 کەس لە ڕێگەی ئەمبوڵانسەکانی بەڕێبەرەتی گشتی تەندروستی سلێمانی سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانیەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون 10 کەسیش کە بریندار بوون و لەلایەن کە سوکاریانەوە و هاوڕێکانیانەوە گەێنراونەتە نەخۆشخانە تەنها یەک کەس پێویستی بە نەشتەرگەری بووە و نەشتەگەری بۆ ئەنجام گەێنراوە لە ئێستادا سەرجەم هاندەرانی هەردوو لە نەخۆشخانەیان بەجێهێشتووە ئەگەر هاوکارمێنەکان بجۆزێتەوە ئەمە دیمەنەکان لە ئێستادا داخراوە سەرجەم هاندەران نەخۆشخانەیان بەجێهێشتووە تەنها یەک هاندەر نەبێت کە ئەو لە نەخۆشخانە ماوەتەوە بەهۆی ئەوەی کە نەشتەگەری بۆ ئەنجام دراوە وەزارەتی ناوخۆ کەمێشی دیکە لیژنەیەشیان دێتە ئێرە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ئەم ڕووداوە کە ئەم ڕووداوە بەهۆی ئەوە بوو کە یانەی زاخۆ گۆڵێکی لە یانی نەورۆز کرد بوو بەڵام لەو کاتەدا خولەکی 83 بوو لەو کاتەدا کە دادوەرەکان ویسپیان بڕیاری لێبن ئەو گژی و ئاڵۆزیە دروست بوو کە شەوی ڕابردوو لێرە کەوتەوە کە ئەمە وای کرد چەند کەسێک بریندار ببێت کە 62 کەس بریندار بۆ بەپێی ڕاگەیەنراوەکەی بەڕێبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و هەر دوێنێ شەویش سامان نادر بە 964 وت کە 27 کەسیان ڕەوانی نەخۆشخانە کردووە مەخسەم لەگەڵ سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی کرد باسی لەوە کرد کە ئەوان چاوەڕوانی بڕیاری ئەو لیژنەی وەزارەتی ناوخۆن تاوەکو بزانن ئەوان چ بڕیارێک لەسەرم بابەتە دەدەن بە چ لایەکدا دەشکێتەوە ئەو کاتە ئەوان بڕیار دەدەن کە چۆن لێکۆڵینەوەی زیاتر بکەن لەسەرم بابەتە ئەو ئیجراتانی کە پێویستە و کە لیژنەکە بڕیاری دەبارەوە دەدات سەرجەمی لێەوە سەرچاوە دەگرێت و ئەوان بڕیارەکان جێبەجێ دەکەن بەڵام لێسەدا دەرگای یاریگاکە داخراوە چاوەڕوانی هاتنی لیژنەکەی وەزارەتی ناوخۆن و بەرپرسانی یانەکەش تا ئێستا ئامادەنین قسە لەسەرم بابەتە بکەن چاوەڕوانن لیژنەکەی وەزارەتی ناوخۆ بێنە ئێرە و پاشان ئەوانیش قسەی خۆیان دەبێت لەسەرم بابەتە